بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی هەفتەیەکە خۆپیشاندان و ناڕەزایەتی گەورە وڵاتی سریلانکایی گرتوتەوە بۆ هۆیەوە سەرۆکی وڵاتەکە هەڵهاتوو خۆپیشاندەران لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو چوونن ناو کۆشکی سەرۆک و لە مەلاوانگەی تایبەتی سەرۆکدا مەلایان کرد لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرەوە دەکەین ئەوەی لە سریلانکا ڕوودەدات بەهۆی چیەوەیە و ئایا خاڵی هاوبەش و لێکچوو لە نێوان سریلانکا و هەرێمی کوردستان هەیە و ئایا کەوتنی سەرۆکی سریلانکا چ وانە و پندێکی بۆ دەسەڵاتداران تێدایە لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزیرانی کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە هۆڵەندەشەوە وریا قەرەداخی ڕاوێژکاری نەتەوە یەکگرتوەکان تاوتوی ئەم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی بینە سەر خاڵ هاوبەشەکانی نێوان هەرێم و سریلانکا ئەوەی ڕوویدا لە سریلانکا بۆی چیەوە بوو کە خۆپیشاندەران چوونە سەر ماڵی سەرۆک و کۆشکەکەی و سەرۆکیش هەڵات و سەرۆک وەزیرانی دەستی لە کار کێشایەوە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا و بارودۆخەی لە سریلانکا ڕوویدا لە زۆر وڵاتی دنیا پێشتر ڕوویدا و لە داهاتوو شاڕوەدا کاتێک دەسەڵاتداران دەسەڵاتەکان بۆ خزمەتی خەڵک نێوئاوێتی خەڵک نابن و ئەو جیاوازیە زۆرە دروست دەبێت لە نێوان دەسەڵاتدار و خەڵکە چینێک زۆر هەژار و چینێکیش لە ژیانێکی زۆر خۆشاژی وڵاتێکی قەرزدار و میلەتێکی هەژار کۆمەڵێک سەرکردەش کە خاوەنی پارەیەکی زۆرن لە بانکەکانە و زۆر بەڕافاهێ دەژن ئەوە دەرەنجامی هەموو ئەو جۆرەستەمانە بە درێژایی مێژوو ئەم دەسەڵاتدارانە لەلایەن گەلەکانی خۆیانەوە ڕیسوا کراون و شاربەدەر کراون و هەرێکی بەلایەکە ڕۆشتون یعنی دایان و سەدان نمونەمان هەیە لەو سەرکردانەی کە میلەت لیان ڕاپەڕیوە جا لە سێدارە دراون یا خراونە زیندان یا وڵاتیان بەجێهێشت و ڕیسوا کراون لەبەرەوەی ناتوانێت خزمەتی خەڵکەکان بکەن. ئەوە دوا نمونەیان نمونەی سریلانکایە ئەوەی لە کۆڵۆمبۆ بینیمان کە خەڵکی سریلانکا دوایەوەی ئەم بنەماڵەیە کە بنەماڵی ڕەجە پاکسایە دیارە سریلانکاش وڵاتێکە کەوتۆتە باشووری ڕۆژاوای ئاسیا لە باشووری هندستانە و وڵاتێکە جزیرێ لە ناو دەریایە و ئەم وڵاتە بەهۆی پێکهاتەکەیەوە بەشێکی هیندۆسە و بەشێکی موسڵمانە و بەشەکەی تریشی کەوان زۆرینەن لەسەر دینی بوداین وەکو دین و نەتەوەکانیشیان جیاوازن مسلمانەکان نەتەوەیەکی جیاوازن لەوانی تر ئەوان بەشێکی زۆری سەنهالین و بەشێکی مسلمانە و بەشێکی وەکوتمان هەندۆسەکانن کێشەیەکی زۆر گەورە هەبوو ساڵانێکی زۆر کێشەی پڵنگەکانی تامیل لەگەڵ حکوومەتە و وڵاتەکە شەڕی ناوخۆی بینی و شەڕێکی خوێناوی و کارەساتی زۆر قورس ڕوویدا و هەموو وڵاتەکانی دەوروبەریشان پاکستان و هیندستان دەوریان هەبوو لەوەی هەرێک لایەنگیری لایەک کاو یارمەتیان بزەن و ینی هاوشێوە زۆر لە کوردستانە چێ لە ڕووی پێکهاتەی و لە ڕووی شەڕی ناوخۆکەتیا بوو دوجاری ئەم بنەماڵەیە توانیان سەرکەون بەسەر پڵنگەکانی تامیلا و دەسەڵاتیان گرتە دەست لە ماوەی 20 ساڵی دەسەڵاتیان بنەماڵەیە نەک نانتوانی خزمەتی وڵاتە بکەن کۆمەڵی قەیرانی گەورەیان خۆپان بە کورتی ڕاپەڕینی ئەم جارەی خەڵک لەسەر کۆمەڵی خاڵ یەکەم قەرزداری حکوومەت کە گەیشتە قەرزەکە 51 ملیار دلار دوو کارەبا خزمەت گوزاری نەمال لە شەو ڕۆژەکە 12 ساعت کارەبایان نەدا و خاڵێک تری بنزین و سوتەمەنی نەما 24 ساعت خەڵک ئەبوو بوەستێ تا 10 لیتر بنزینی بەرەکەی 24 ساعت بوەستێ تا 10 لیتر بنزینیان دەسەکەوێ ئابووری وڵاتەکە بەرەو خراپی ڕۆی حکوومەت باجی لەسەر بۆ ئەوەی دژایەتی ئۆپۆزیسیۆن کە خەڵک ڕاکێشە بۆ لای خۆیان باجی لابرد هەندێک باجی لابرد و هەندێک باجی کەم کردەوە وای کرد دەوڵەت قەرزدار بوو دەوڵەمەندەکان سوودمەند بوون خەڵک هەژارەکە زیاتر هەژار بوو ئەمە وای کرد کە خەڵک ڕاپەڕێ و چوونە سەر کۆشکی کۆماری و سەرۆک هەر بەپەلە توانی تا نزیکترین وڵات لێەوە کە ماڵدیڤە هەر ئاویان بینە خۆی بگەێنێتە ماڵدیڤ خۆی و براکانی تاوان ئەمە سێ برا ئەرێکی دەسەڵاتێکیانەوە دوو برازراشی هەر وەزیر بوون ینی کۆی بنەماڵەکە خۆیان خاوەنی ئەو وڵاتە بوون بەڕێیانەوە بردو و دەرەنجام ئەم کێشانەی لەوێ هەن لێرەش هەن بەڵام جیاوازیەکە لەوەیە سریلانکا وڵاتێکی هەژارە وڵاتێکە کشتتوکاڵی هەیە و سیاحەت وانەی هەیە کام وڵاتە ئەم دەسەڵاتدارانە ئەوەشیان نەهێشت کوردستان وڵاتێکی دەوڵەمەنیشە
نەوتێکی زۆر هەیە سوتەمەنی هەیە داهاتێکی زۆری هەیە دانیشتوانەکەی و 22 میلیۆنە ئێمە 6 میلیۆنین هەر فەرقی زۆرە دوجار بەڵامەوە کێشەی بەنزینە لێرە هەیە و کارەبایە هەیە ئێمەش هەر قەرزدارین و کۆمەڵی کێشەی لێکشومان هەیە دێمەوڵات دکتۆر کاگوریا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمێ بەڕێز خوێندنەوەیەکمان بۆ بکەی بۆ دۆخی سریلانکا بە تایبەت کە بەڕێستان ماوەی 7 ساڵ لە وڵاتە لە نەتەوە یەکگرتووەکان کارتان کردووە ئەوەی لەوێ ڕوویدا بە دیاریکراوی ئایا حکومێکی بنەماڵەیی گەندەڵی سێبرا بوو کە وای کرد خەڵک تینی بۆ بێت و بچێتە سەر کۆشکەکانیان و دواتریش خۆیان هەڵبێن؟ بەڵێ ئەم کاتتان باش کاتی باش وەسەلام بۆ میێوانەکەت خۆی سریلانکا ئەگەر بێتە سەر واقع ئەوەی کە توانیان ساڵن بەسەر پرگەکانی تامیل لە 2010 دەستیان کرد بە چاکسەکەیەکی زۆر گەورە پارەیەکی زۆریان قەز کرد لە بەتایبەتی لە چین و لە IMF و لە بانکی جیهانی و دەستیان کرد بە ئەهەمیەتێکی زۆریاندا بە کەرتی تایبەت کاتی تایبەت چییە علی سەرمایه‌گوزاریی زۆر هێنا بۆ وڵاتەکە خۆیان خستە ژێر قەرزە فایدەی قەرزەکان زۆر بوو و ئەو سەرمایه‌گوزاریان کە کرد زیاتر هیچ سوودێکی نەبوو بۆ ملت لێرەیە فەقیر بوو و چینێکی تایبەتی لە وڵاتەکەیە بوو لە پارەدار ئەم سێبرایە ئەوە ساڵە حکومەت من کە لەوێ بووم لەگەڵیانە کارمە کرد گوتابێک ڕەجە پاکستان ئەو زمانەی کە من لێوە بووم وەزیری دیفاع بوو ماهیندا ڕەجە پاکستان سەرۆکۆمار بوو باسیل ڕەجە پاکستان بەناو وەزیری پلان بوو بەڵام ئەتوانم بڵێم خۆی سەرۆکوەزیران بوو هەموو وەزیرەکان راپۆرتیانەدا بە باسیل کارم زیاتر لەگەڵ باسی بوو ئەتوانم بڵێم دەوروبەری خۆیان کۆمەڵێکی گەندەڵیان کۆ کردبۆتەوە و خانوادەیەک بوون حکمیان کرد کێزانی مەهیندا حکمی کرد لایەکەوە کوڕەکەی مەهیندایان هێن ئەویش حکمی کرد تقریبا ئەتوانم بڵێم یەک خانوادە کرد بەڵام خەڵکەکە لەبەر ئەوەی کە توانیان پڵگەکانی تەمیل شکست بێنن لە ساڵی 2010 ئیتر خەڵکەکە بەوەیە ڕێزیان گرت لەم سێبرایە کە بەڵام لە هەمان کاتا تەمیلەکان کە بریتین لە 11 لە 22 میلیۆنەکە ئەوانە شکستیان خوارد ئەوانش مافی نەتەوایەتی خۆیان نەویست کێشەیەکی تازە دروست بوو لە بینی مسلمانەکانی سریلانکا و لە بینی حکومەتی سریلانکا کە ئەوان سنگەکانن بودیستەکان حکمەکەن یانێ توانم بڵێم حکومڕانی ئەم لە 2010 تاکو ئیمڕۆ کە شکستی خوارد و ئەتوانم بڵێم نەتیجەیەکی زۆر خراپی بوو بۆ ملت تەوەقع کرد لە هەموو ڕۆژێکە بگێتە ئەم حاڵەتەیە چونکە ملەتی تر تاقەتی لە حکومڕانیە هۆکارەکان ئەو باسی حکمی بنەماڵەیت کرد بەس هۆکاری سەرەکی کە خەڵک ئاوا تۆڕە بوو چوونە سەرماڵی سەرۆک و کۆشکەکەی و هەڵات هۆکارە سەرەکیەکان جگە لە حکمڕانی بنەماڵەیی چی بوون بە دیاریکراوی کە خەڵک ئەوەندە بێزار و تۆڕە بوو بەڵێ مەسەلەی ئابووری مەسەلە ئاساسیەکە بوو کێشەی ئابووریان هەبوو خۆتەزانانی ئەمە شەڕی ئۆکرانیا و رووسیا کاریگەریەکی زۆر نەگەتیڤی هەیە لە زۆر وڵاتانی دنیای بەتا بەڵێ بەڵێ دواتر دێمەوڵات کاک وریە دێمەوڵات دکتۆر سەبارەت بە ئەو کەوتنی بڵین دەسەڵاتدارانی سریلانکە کە حکمێکی بنەماڵەیی بوو لە حکمی بنەماڵەییشە لێرە هاو بەشی هەیە چی بێ لەوێ لە بڵین
بنەماڵێکی دیاریکرا حکومکار لە سنووری هەولێر لێرە بنەماڵێکی دیاریکرا لە سلێمانی حکوم دەکات لە ڕووی سیستەمی بنەماڵەیشەوە لە یەکەوە نزیکین؟ زانی سیستەمی بنەماڵەیی سیستمێکی پەسەند نییە لە ئیسلامیشە کارێکی پەسەند نییە چەند کراوە و ئەگەر بگەڕێنەوە بۆ فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە کارێکی پەسەند و باشی دانانێ و بۆیە لە سەردەمی خۆی و خولەفای ڕاشیدینی شارڕێگان بە حکمی بنەماڵەیی نەداوە دواتر حکمی بنەماڵەیی جۆرێک لە دیکتاتۆریەتی تایە و جۆرێک لە هەلپەرستی و خۆپەرستی تیا دروزە بێ کارێکی پەسەند نەبووە بەڵام کێشەکان بە تەنیا حکمی بنەماڵەیی نین لێرەش حکمی بنەماڵەییمان هەیە لە سریلانکا شێوە بەڵام لە وڵاتی تریش هەن کە گوزەرایان باشە لە وڵاتێکی وەکو کوێت لە ئیمارات لە قەتەر حکمی بنەماڵەیی هەیە بەڵام ئەم بنەماڵانە توانیویانە خزمەتی خەڵک بکەن ئەم بنەماڵانە توانیویانە وڵاتەکان بەرەو پێش بەرن ئەم بنەماڵانە توانیویانە هەموو خزمەت گوزاریەکان بۆ خەڵکی وڵاتەکانیان دابین بکەن ئەم بنەماڵانە توانیویانە شکۆیەک بۆ خەڵکەکان بگێڕنەوە هاوڵاتیەکی کوێتی یا ئیماراتی یا قەتەری بۆ زۆربەی زۆری وڵاتانی دنیا بەبێ ڤیزە ئەڕوا ئەمە هەر ڕێزێکە بۆ هاوڵاتیەکە جگە لە پێداویستەکانی ژیانیان کە دابینیانەکەن لەبەرەوە زۆر بنەماڵەش هەیە دەتوانێت بنەماڵەش بێ و من پێم وایە خەڵکی کوردستان کێشەکەی لەگەڵ بنەماڵە نییە ئەگەر ئەم بنەماڵانەی لە کوردستان حکومەکەن ئێستا کە بەداخەوە زۆربەی حیزبەکان بەرەو بنەماڵەچێتیە چەند بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات ئەگەر بیان توانایە و بتوانن خزمەتی خەڵک بکەن خەڵکی کوردستان کێشەی لەگە بنەماڵە نابێ خەڵک بە دوای ژیان و گوزەران و پێداویستیەکانی خۆیان گەڕێ خەڵک بە دوایە گەڕێ گەندەڵی و دزی نەمێنێ خەڵک بە دوایە ئەم بنەماڵەیە خۆیان بە خزمەتی خەڵک تەرخان کرد نەک سەرۆتی وڵاتەکە ببن بەڵام ئەوەی کە بەڕاستی لە سریلانکا ڕوویدا و لە کوردستانیش هاوشێوەکەی دەبینین ئەوەیە بنەماڵانە پێشتر کە هاتوونە سەر حکم خاوەنی داهات و خاوەنی پارە و خاوەنی هیچ نەبوون خەباتیان کردووە شۆڕشیان کردووە جێگای ڕێزە و هەر حزبێکی سیاسی لە کوردستانە خەباتی کردووە خزمەتی خەڵکی کردبێ خەڵکی کوردستان بە زیادەوە تەقدیری ئەو خەباتەی کردووە بەڵام دواتر دوایەوەی کە دێنم دەسەڵات و پارە و نەوت و ئابووری وڵاتیان دەکەوێتە بەردەست دەبینی ئەوان دەبنە خاوەنی دایان و سەدان ملیۆن دۆلار و وڵاتەکەش دەکەوێتە ژێرباری قەرزێکی قورسەوە لە وڵاتێکی وەکو سریلانکاشە کە هەژاری تینی بۆ خەڵک هێنابوو بۆی کێشە ئابوووریەکان کە بەهۆی گەندەڵی دەسەڵاتەکەەوە زۆرتر پەرەیسەند وەکوتمان خەڵک کارەبای نەبێت 12 ساعت هەیبوو بۆ سەرەی بەنزین 24 ساعت وەستاون دوجاری دەسەڵاتدارانی لە خۆشترین ژیان و لە گەورەترین کۆشکی دنیاژین وەکو یەکێک لە هاوڵاتیانی سریلانکیەی وت با خەڵک هەموو دنیا بزانێ ئێمە نەتەوەیەکی هوشیارین ستەم قبول ناکەین ئەمە قسێکی زۆر گرنگە چونکە نەتەوە وشیارەکانن کە ستەمی ستەمکاران قبول ناکەن و دوجار ڕاپەڕن و ئێمە ناکرێ خەڵک بە دوای نانابگەڕێ و ئەمان لە کۆشکێکا بن کە بە ملیار دۆلاری تێچووە دوجار ئەمە وای کرد کە خەڵقی ئەم وڵاتە وەکوتمان ئەمان پێ قبول نەکرد لە کوردستانی هاوشێوەی ئەوەمان هەیە هەم دەسەڵاتی بنەماڵەیی کە بنەماڵەکە لە جیاتی خزمەتی خەڵک کا زۆرتر خۆیان دۆڵەمان کردووە و ناتوانێت خەڵقی تەکنۆکرات و بەتوانا بێنە پێشەوە دواتریش گەندەڵیەکەش ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا قەرزاری زیاد دەکا لە وڵاتێکی دەوڵەمەنی شاین ئێمە خاوەنی نەوتین نەود ئێستا بەرزترین نرخی هەیە لە جیهانە ینی لە چەند ساڵی ڕابردوواشتی وای بەخۆ نبینیوە لە سەر و 100 دلارەوە بەرمیلی نەوت بفرۆشرێ و ئێمە لە هەرێمەکەین لانی کەم ڕۆژی 600,000 بەرمیل نەوت دەفرۆشرێ بەڵام هێشتا هەر قەرزار بین و هەم پێداویستەکانی خەڵکمان بۆ دابین نەکرێ و نتوانین بەنزینیان بۆ دابین کەین و نتوانین کارەبایان بۆ دابین کەین و باشە بەس هاوشێوی سریلانکا کەمینەیەکی دەسەڵاتدار خۆیان دۆڵەمەند کردووە کاتن لە شاخەوەی چیان نەبوو ئێستا بوون بە میلیاردێر خۆی کێشەکە ئەوەیە لە هەرێمی کوردستانەوەی کە بینیمان وتمان شۆڕەجێڕەکانی دوێنێ ئێستا بوونە سەرمایەدارەکانی ئەمڕۆ ئەوانەی کە دوێنێ لە شاخ پێشمەرگە بوون و خاوەنی هیچ شتێک نەبوون خەڵکی گوندەکانی کوردستان هاوکاریانە کردو ئەگەر نان و ساوارێکیان بدانایە بۆ سوپاسی خوا بکەن و خاوەنی ئەو جلوبەرگە بوون کە لە بەریان نابوو خەڵک پێبەخشین خاوەنی جوتێ پێڵاو و پاتەی لاسیک بوون چیتر نەبوو لە پێکەن مەگەر جوتێ ئەدیداسیان بە هەدیە بۆ بهاتایە
دوجار هەموو ئەمانە بوونە خاوەنی سەدان ملیۆن دۆلار و هەیەنە بە ملیار دۆلار پارەی هەیە. ئێوە معلومە ئەم سەرەت و سامانە هەمووی داهاتی خەڵکی کوردستانەوە خراوەتە بانقەکانیان و مناڵەکانیشان هەر ئاوا هێناوەتە پێشەوە هەرێکی بۆتە خاوەنی کۆشکەکانیشان وەکو سەرۆکی سریلانکا خۆش دەبێت بۆتە مناڵەکانیشان و برا و کەسوکارەکانیشان هەمووی خاوەنی کۆمپانیای زەبەلاح و کۆشکەکانیشان ئەگەر لە سریلانکا کۆشکێک هەبوو بێ لێرە دەیان و سەدان کۆشکێ لە هەرێکێک لەم شارانەی کوردستان بیگری دەیان کۆشکی گەورەی بەرپرسانی ئەم وڵاتەیە هەریەکەی گردوشی و دۆڵێکیان داگیر کردووە بۆ خۆیان و کۆشکی گەورە و زەبەلاح کە هاوڵاتی هەر نایبینێ و نازانێت چۆن دروست کراوە. دوجاریش ئەمە حقیقەتێکە قورئان پێمانە فەرموێ وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم ئێوە لە کۆشکێکانیشتە جێبوون بەرپرسەکان کە هیستەمکارانی پێش ئێوە بوون بۆ ئێوە ماوەتەوە وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال بەچاوی خۆتان بینیتان پێشوەکانی ئێوە چۆن ڕۆیشتن ئەو کۆشک و دەسەڵاتان بۆ نەمایە و لێرە سەدام حوسێن کۆشکەکانی هەمووی ماوە و ئەم بەرپرسانەی ئێستا تێچوون. دوجار خۆی گەورە پێمانە فەرموێ ئەوە نمونەیەک بوو ستەمیان کرد بە جیان هێش بۆیان نەمایەوە ئێوەش هەروە ڕۆن و کەسێکی تر دێ ئەوەی سریلانکاس بێنێ لێرەشە و دواتر لە وڵاتیش کەش. سوپاس دەکەم دکتۆر کاک وریا ببوورە لەو کاتە لەگەڵ جەنابەت نەماین کە باسی ئەومان دەکرد هۆکارە سەرەکیەکە باس کرد هۆکاری قەیرانی ئابووری بوو. ینی قەیرانەکە چییە لە چ بوارێکە خەڵک وای کرد کە تووڕە بێت و خۆپیشاندام کات و سەر و کەڵبێ لە چ بوارێکە قەیران ئابووریەکە بڵێن زۆر دژوار بوو؟ بڵێ خۆی لە پێش تقریبا 8 مانگێکە بێت کێشەی کارەبا دەسی پێ کێشەی کارەبا دەسی پێکرد. خۆ دەزانێ ئەو وڵاتێکی استوائیە زۆر گەرمە تقریبا دەرەجەی پلەی گەرمایی لە 35 دانابزێتە خوارەوە ساڵ 12 مانگ گەرمایە کە وەختێک کارەبا نەبێت 12 سەعات لە ڕۆژە ئیترەوە خەڵکەکەی ئەوە لەوێەوە دەسی پێکرد. مەسلەی دووەم قەیرانی نەوت بنزین زۆر گرام بوو ئەمان هەموو شتێکیان بە دۆلارە کڕن لە دەرەوەی وڵات لەوت گەیشتە 110 دۆلار لە بەرمیلی. ئەمە زۆر کاریگەرێکی نەگەتیفی هەبوو لەسەر وەزی ئابووریان. جگە لەوەش خزمەت گوزاریش کەم بووەوە کە ئەم قەیرانەی ئابووری دەستی پێکرد خزمەت گوزاریش کەم بووە کە کەم بووەوە خەڵکەکەش دەستی کرد بە جموجول ئۆپۆزیسیۆنێکی وا ڕێکوپێک نەبوو کە ڕێکیان بخاتوو لە ناو پەرلەمانە بتوانێت بە ڕێگەی پەرلەمانات بتوانێت فشار بێنێتە سەر حکوومەتی سریلانکا. ئۆپۆزیسیۆن بەدەستی ڕانیل بوو ڕانیلیش ئەوەنە هێزێکی وای نییە لە ناو ملەتە ئتر ملت زانیان کە ئۆپۆزیسیۆن هیچی بۆ ناکرێ و پەرلەمان هیچی بۆ ناکرێ و وەزیرەکانیشیان بۆ ناکرێ هێڕشیان بردە سەر کاخی سەرۆک کۆمار و ئەوانیشی تر وڵاتیان بەجێ هەشت چوون بۆ جەزیرەی مالدیف. من زیاتر تەوقعمە کرد بچم بۆ هندستان چکەوە لەگەڵ هندستانە زۆر پەیوەندیان بتەوە ئتر شت زۆر کۆ بووەوە. ئەوەش لەبیر ناچی ئەم دوو مانگ و ئاخری کە شەڕی رووسیا و ئۆکرانیا کاریگەریکی زۆری هەبوو لەسەر وڵاتە فەقیرەکانە. سریلانکاش وڵاتێکی زۆر هەژارە دانیشتوانی سریلانکا بریتین لە 22 ملیۆن وڵاتێکی هەژارە اعتمادی ئەساسی لەسەر چایە و لەسەر توریستە. وەختێکە توریست وڵات گران بوو یعنی گرانێکی زۆر هەیە یعنی توانم بڵێم ئەو تەزەخمەی لە سریلانکا هەیە گەیشتە 30% بۆ وڵاتێکە لە 30% هەموو شتێک گران بێ و موچەی مانگانەی 70% 22 ملیۆنەکە لە 200 دۆلار زیاتر دەبێ. ئەو شتێکی زۆر سروشتیە کە ملت ڕاپڕێ و هێڕشە بنە سەر کاخی سەر کۆمار هەکووەکوتم تقریبا نەتوانم بڵێن بچڕان لەگەڵ پەرلەمانە باوەڕ لە بینی ملت و پەرلەمان نەما. ئەمە خۆی مەسلەیەکی بنەڕەتیە لە سریلانکا پەیوەندی لە بین ملت و پەرلەمان کە پەرلەمان نوێنەرایەتی ملتەکات ئەو متمانەیە لە بینیان بڕا کە متمانەیە بێنان بڕات زانیان هەموو هێزێک بەدەستی سەرۆک کۆمارە کەوتنە گیان سەرۆک کۆماریش هەڵهات
وڵاتی بەجێهێشت. باشە بەس کاگوریا ئەو حەو ساڵی کە جەنابەت لێوێ بوو بڵین ئەو بنەماڵەیە کە سێ برابوون وتە سێ برای گەندەڵ بوون چۆن دەژیانین هەر خۆیان دۆڵەمەند کرده بوو بە شێوەیەکی لە ڕادەبەدەر خەڵکەکەشی ئاواهژار بە اینجا ئاوان ئایا هێزیشان بەرز نەبوو کە نەیانتوانی بەرگری لە خۆیان بکەن ئایا وەزیری بەرگری هەر براکەی بوو کە نەیتوانی بەرگەی خۆپیشاندانان بگرێت؟ بڵێ خۆی با ئینسان منسف بێ لە مەسەلەیە ئەو سێ برایە ڕاستە یعنی ئەو گەندەڵەیە کە باسیەکە ڕاستە بەڵام لە هەمان کاتە زۆر کاریان کرد بۆ سریلانکا لە سەرتاوە لە 2010ەوە کە توانیان شکست بێنە پڵگەکانی تامیر لە دوای ئەوە باش دەستیان پێ کرد بەڵام چییە دەوروبەرێکی زۆر گەندەڵیان کۆ کردو دەوروبەری خۆیان ئەتوانم بڵێم ئەندامانی پەرلەمانی وڵاتەکە هەمووی بۆ پارە و بۆ منسیبەکە بوو هیچ بۆ خزمەتی ملت نەبوو هەر ڕۆژی حزبێکیانە گۆڕی ئەندامانی پەرلەمان بەڵام خۆیان گوتابۆ وەزیر دیفاع بوو ماهیندا سەرۆک کۆمار بوو و باسیلیش ئەتوانم بڵێم سەرۆک وەزیران بوو جیهازێکی مخابەراتی زۆر بەقوتیان هەبوو سێ جیهازی مخابەراتیان هەبوو عەسکەری بوو مەدەنی بوو قەزایی بوو هەرسێکیانە بوو هەموو شتێک بەدەستیانەوە بوو ملەتیان ترسانە بوو بەو سێ جیهازەی کە دایان مەزراند بوو دوایەوەی کە هێڕش لەلایەن کاکدارا باسی ئەو هەموو کارخانەی کرد کە لە کوردستانێ ئینسان ئینساف بلێت لە سریلانکا هەرسێ براکە ئەوانە نەبوون کە بڵێ هەرێکی کاخێکی گەورەیان هەبوو قەسرێکی زۆر زل و بەرزیان هەبوو ملت لەوێ ڕەتە بۆ لێوەڵ ئەمە ماڵی فلانە و 45 هکتارەوە ناشتیوانە بوو ماڵێکی سەرۆک کۆمار بوو لە زمانی ئینگلیسەوە بەژیان هێشت و هەر ئەوە بوو من چوومەتە ماڵیان و مناسبەی هینی جەژنی ساڵانە بووە چوو ماڵیان هەر ئەوە بووهینی زمان ئینگلیس بوو بەجیان هێشت بوو پەرلەمانیش هەر نزیکی پەرلەمان ماڵێکی هەبوو ئەوە نەبوو کە بڵێیت لە هەر شوێنێکە قەسرێکیان هەبوو ئەلەوانە نەبوون بەڵام چی بوو خۆیان دەوروبەری خۆیان مەجموعەیەکی گەندەڵیان کۆ کردەوە و ئەوانشی تر سوودیان وەرگرت لەو منسبانە دەستیان درێژ کردی تر دزیەکی زۆر هەبوو دیار بوو لە هەموو ڕەشوەتێکی زۆر هەبوو تقریبا نەختە وەکو مافیایەکی لێ دروست بوو وەکو مافیایە بوو باجیان وەرگر لە خەڵکەکان وەزیرەکان دوای ئەوە چ لەبیر نەچێ ئەو وڵاتێ فەقیرە کە هیچی نییە 42 وەزیری هەبوو من هەموو جاوە تەمانە بۆچی 42 وەزیرەوانە پێویستیان زیاتر بە 15-16 وەزیر هەبێ بۆچی 42 وەزیرتان هەیە جگە لە هەر وەزیرێک 4 نائب وەزیری هەبوو یعنی حساب بکە 42 زەربی 4 بکە چەندێک بوو هەر وەزیرێکیش 10 مدیر عامی هەبوو يعني لشکرێک بوو حکوومەت 1.5 ملیۆن کارمەندی دەوڵەتی هەبوو ئێمانە پێویستیان ئەمانە بەرهەمیان نییە ئەمانە پێویستیان بە موچەیە پێویستیان بە تەقاوتیە پێویستیان هەموو شتێکە ئیتر تقریبا توانم بڵێم ئەمە حکوومەتی کوشت جگە لەوەش مەسەلەی کەرتی تایبەت ڕۆشتن لەگەڵ چینە هەر ڕۆژی تاوەرێکیان بینا کرد کۆلۆمبۆ پایتەختی سریلانکا توانم بڵێم زیاتر لە 80 تاوەر دروست کرا هەروە برجەوە چوو بە ئاسمانە بەڵام بۆ کێ دوای ئەمە قەرزیانە کرد ئەمە فایدێتێتە سەر قەرزەکانیان نەیانتوانی فایدەکە بدەن و نەیانتوانی ئەم تاوارانە بەکرێ بدەن خەڵکەکە پارەی نییە خەڵکەکە پارەی نەبوو بچێت ئەم تاوارانە بەکرێ بگرێ لەختەرختا ئەم مشکلانە ئەم کێشانە گەورە بووەوە تۆ ناتوانی فایدەی قەرزەکان بدەیت تۆ ناتوانانی ئەمانە بەکرێ بدەیت کەرتی ئەبێ قەرزەکانشان بدەیتەوە فایدەکەشیان بدەیت ئەمانە هەمووی کۆبووەوە تقریبا لەم عەجزێک دروست بوو لە بودجەی دەوڵەتە کە ئەم عەجزە دروست بوو ئەبێتە ئەزمەیەکی ئینسانی ئەبێتە ئەزمەیەکی اقتصادی و ئاخرەکەشە ئەبێتە ئەزمەیەکی سیاسی کە حکومەت ڕخێنێ ئەوەیە مشکلە بەڵێ سوپاس دەکەم کاگوریا دێمە وڵات دکتۆر سەبارەت بە خاڵی هاوبەش ئەوەی کاک وریا باسی کردوتی لەوێ سەرۆک کۆمارەوەنە کۆشکی زۆریان نەوەتە ناوەی کە سەدەمی ئینگلیزیەکان ماوەتە بەڵام پێچوانێرە کۆشک زۆرە لێرە ئێمە قەیرانی بانزینمانەیە کارەبا و بزەم لەوێش 12 ساعت کێشە گەورەکانیان کارەبا بوو 12 ساعت کارەبا هەبوو ینی لە زۆر خاڵدا ئێمە لە یەک دەچین پەندی تێدایە بۆ سەڵاتدارانیێرێ دانی ئێمە لە زۆر خاڵا لە یەکە چین لەوەی کەوکوتم
بنە ماڵەیەک حکمی کردو دوجار نەیتوانی خزمەتی وڵاتەکە بکەوت کۆمەڵە قەیران دروست بوو وڵات کەوتە ژێر قەرزێکی زۆرەوە کارەبانەما تەمەنی نەما بە هەمان شێوە لێرەش حکوومەتێکی زەبەلاح لێرە لە کابینەی پێنجی حکوومەتی هەرێم 41 وەزیرمانە بوو لێرە لەوێ 42 وەزیر هەبوو فەرقیچی هەموو وەزیرەکانی ئەگەر وەکیل وەزیرێکی هەبوو بێ لەوێش بە هەمان شێوانی لەوەش زۆرە ژمارەیەکی یەکجار زۆرە کێشەکان وەکوتم بەڵام ئێمە لە هەندێک ڕووشەوە جیاوازین یەکەم ئەوان وڵاتێکی سربەخۆیان هەیە دوجار هەموو ئەم گۆڕانکاریانە سریلانکا هەر وڵاتی سربەخۆیە وڵاتێکان دامە لە نتوێ گرتوەکان لە ساڵی 1940ەوە سربەخۆی خۆی وەرگرتووە وڵاتە بەڵام ئێمە تا ئێستا هەرێمێکین هەموو دراوسێکانمان تەمایان لەم هەرێمە ئێمە هەیە لەسەر و هەموویەوە بەغدا دەیەوێت دەسەڵاتێکی مرکزی بێ و هەرێمی کوردستان نامێنێ ینی کارەساتە لای ئێمە کەشتیوار ڕۆدا لێ وڵاتەکان مێنێتەوە بەس لێرە وڵاتەکەش نامێنێتەوە لێرە هەرێمێکی زۆر دۆڵەمەندین و قەرزارین قەرزەکانی ئەوێ دیارە هیچن لە سەدا 10 هی چاینایە سەدا 11 هی یابانە هی ئەوروپیەکانە لە سەدا 30 هی ناوخۆی هەمووی دیارە بەس قەرزەکانی ئێرە دیاریش نین 30 میلیارد قەرزارین کەس نازانێ بۆ قەرزارین هیچی خۆی ئێمە نەوتمان نەکرێ نەوتمان فرۆشتەوە موچەش نەدراوە بۆ قەرزارین بەرپرسانیەوەیە کۆشکیانە بۆ کوتم لێرە دایان کۆشکیانەیە بڕوا ناکەم بەرپرسانیەوان هیچ ملیاریان لە دەرەوە هەبێ خۆ دوای دەرەکەوم پارەکان بلۆگەکرێ بەڵام بەرپرسانی ئێمە و کە سوکارەکانیان بە 100 ملیۆن دۆلاریان لە بانکەکانی دەرەوە هەیە خاوەنی کۆمپانیای زۆر زەبەلاحن لەبەرەوە ئەمەی لێرە ئەکرێ بەڕاستی زۆر جیاوازە لەوێ لێرە سوپایەکی یەکگرتووشمان نییە هەتا بڵێن سوپا کودەتاکە و بە کودەتاش نەجاتمانە بێ لەم دەسەڵاتە لێرە میلیشیامانەیە میلیشاشی حیزبە سەر بەم حیزب و بۆ حیزبە بەرگری لە حیزبەکەی خۆیەکە لەوێ پەرلەمانێکی بێهێز هەبوو ئۆپۆزیسیۆنێکی بێهێز هەبوو نەیتوانی گۆڕانکاری بکە لێرەش بەڕاستی وایە ئۆپۆزیسیۆن بێهێزە ناتوانێت گۆڕانکاری بکە یەکگرتوو نییە پەرلەمانەکەی ئێمەش بێهێز و بێدەسەڵاتیان کردو هەر لە سەرەتاوە لەوێش هەروە بوو بەڵام دوجار خەڵک کە زانی ئەم گۆڕانکاریە نە بە ئۆپۆزیسیۆنەکرێ نە بە پەرلەمانەکرێ و ژیانیان بەرەو قورسترە ڕوا ڕاپەڕی و لە هەموو شارەکانەوە خەڵکێکە چۆ کۆڵۆمبۆ کۆبۆ و ئەوەشی کۆتایی پێدان بەڵام لێرە وەکوتم سوپایەکمان نییە کودەتا بکە و ئۆپۆزیسیۆنێکی بەهێزمان نییە پەرلەمانە دەسەڵاتی نییە ئەو ڕاپەڕینەش کە دەبێ خەڵکی کوردستان هەربیکە ئەگەر ئەم حیزبانە چاکسازی نەکەن کە من پێم وایە خەڵکی کوردستان تا ئێستا هۆکاری سەرەکی کە خۆی گرتووە لە دژی دەسەڵاتدارانی هەرێم نەیویستوە بڵێ کشمەلیک کۆشکەکانی ئەم سووتێنێ ئەڵێ ئێمە هەرێمێکین کوردستان دوژمن و ناحەزی زۆرە بەغدا چاوی لێمانە با هەرێمەکە لە دەست نەدەین زۆر خاتری دەسەڵاتدارانی کوردی گرتووە بەڵام پێم وایە ڕۆژێک دێ ئەو خاترەش کۆتایی دێ ئەنجەبوونی ئەم دوو ئیدارەیەش کێشەیەکی تری لە هەرێم خڵقاندووە ئەگەر ڕاپەڕینێک لە سلێمانی ببێ و پەلاماری دەسەڵاتدارانی سلێمانی بدرێ ئەم دەسەڵاتدارانی لێرەن حیزبی حاکم لێرە یەکێتیە پێی وایە ئەمە لە دژیەکێتی کراوە دەستێکی پارتی تێدا لە هیچ گۆڕانکاری لە دەسەڵاتەکە ناکە خۆگە لە هەولێرا بکرێ لاوانەی پارتی پێی وا بێ دەستیەکێتی تێدایە و هەرێکێکیشیان زۆر بە توندی ڕوبەڕووی خەڵگە بنەوە چونکە بوو نومانی خۆیان لەوایە بینن ئەمە کارەساتێکە بەڵام لەوێ بەڕاستی توانم بڵێم ڕاپەڕینێکی سپی بوو خوێنی تیان نەڕژا و خەڵک دەسەڵاتداران زۆر بە ئاسانی چۆڵیان کرد خۆ بێ ئەوەش بە خاڵێکی باش بۆیان بنووسێ خۆیان توانی خوێنی خەڵک بڕێژن ئەوەشیان نەکرد وەکوتمان ئەمانە دەبێ ڕۆژێک بێەوە هەر بکرێ و ڕاپەڕینە خەڵک دەتەقێتەوە لە کوردستان ئەمە زانکی وەک سونەتی خوای پەروەردگار لە کەونا هیچ دەسەڵاتدارێک نابێ بمێنێەوە هەموو دەسەڵاتدارێکیش کەستەمی کردوە دەرەنجامەکەی ڕۆیشتن و ڕیسوابوون و لە ناوچوون بووە لەسەر دەستی ئەو خەڵکە ڕەش و ڕوتەی کە چەوساندویانەوە خۆیان وەکو فرعون ئاسا بەخوای ئەو خەڵکە زانیوە و خەڵقی زۆر دڵسۆزانە خزمەتی کردوون دەرەنجام وایان کردووە خۆم لە ماڵەیەش کە لە سریلانکا حکومیان کردووە خزمەتی وڵاتیان کرد کێشەی پڵنگەکانی تامیل کە کێشەیەکی زۆر گەورە بوو لە سریلانکا ئەوان کۆتاییان پێێنا و بیدایەت گەشەیەکی باشیشی کرد وڵاتەکەیان برادرانی ئەمەش سەردەمێکی باش لە شاخ شۆڕشیان کردەوە جێی دەستخۆشی و هەمومان بەشێک بین لەو شۆڕشەوە هەموو کوردێک هەرێکە بە شێوازی خۆی خزمەتی کردو بەڵام ئەمەی ئێستایکەن جێگای قبوڵ نییە بەڕاستی زۆر لە سریلانکا خراپترە سواس دەکەم
بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی عازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارەبا کار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە، هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا، ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە. کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفەرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک وریا سەبارەت بە ڕێژەی بێکاری لەوێ باس لەوە دەکرێت دروستە لە سەدا هەژدە یاخود کارە بە 12 کاتژمێر بۆ 10 کاتژمێرە هی نیشتیمانی لەوێ یاخود مۆلیدە وشت هەیە تۆ لەوێ بووی لەوێ وەکو ئێرە؟ من کە لەوێ بووم یەک مۆلیدە گوێم نەبوو لە یەک مۆلیدە واسە مۆلیدە وجودی نەبوو لەو زمانی. من لە 2003 هەتاکو 2010 لەوێ بووم 7 ساڵ. ئەو وەختە مەسئولی باکوور و ڕۆژهەڵاتی سریلانکا بووم کە شوێنی تامیلەکان بوو. لە دوایەوەی ئیتر لە وەختەیە من لە هیچ وڵاتەکەیان من هینەکەم نەبینی وەڵا مۆلیدە ناشتیوان نەبوو. کارەباش هەبوو 24 ساعت کارەباش هەبوو، کارەبا زۆر هەرزان بوو، مۆلیدە نەبوو.
ئاوێکی فراوانیان هەبوو خزمەت گوزارێکی زۆر باشیان هەبوو یعنی هیچ کەم نەبوو هیچ کەم کورتیە نەبوو دوایەوە لەبیر نەچێت تقریبا ملیۆن نیوە سریلانکاش سریلانکی لە وڵاتانی خەلیج کارەکەن ئەوانش یعنی دەورێکی زۆر گەوریان هەبوو لە بژانەوەی وەزی ئابووری جەزیرەکە سریلانکیکی زۆریشێ لە ئینگلتەرا و لە ئەسترالیا ئەوانش نەخشێکی گەوریانە یعنی ئەتوانم بڵێم بە کورتی لە زمانی من لێ بووم بێکاری نەبوو خزمەت گوزاریش عیبێکی نەبوو ئەمانە تازە دەستی پێکرد لە دوای ئەزمێکی اقتصادی هات لە هەموو جیهانە وە سریلانکاشی گرتەوە نسبەتی تەزەخم زۆر زیادی کرد 30% بێکاری زیادی کرد دقیق ئاماری بێکاری بنێ بەڵام ئەوی کە بزانم 9% بێکاری ئیتر تقریبا نتوانم بڵێم لە ڕووپێش ڕوخا پارەکەیان بە 1 جار ڕوخا جاران دۆلارێک 6 ڕوپیە بوو لە زمانی من ئێستا دۆلارێک گەیشتە 140 یعنی ئەمانە هەمووی هۆی هەیە ینی مشکلەیەکی گەوریانی ئەمانە هەموو شتێک بە دۆلارە کرد لە دەرەوە دۆلارشکەوە گران بێتی تر تقریبا توانم بڵێ وەزی ئابووریان ئینیارەکان بەڵێ باشە کاگوریا بەڕێزت 7 ساڵ لێ بووی حتممە ناتویتەوە کوردستانیش دۆخی ناوخۆی هەرێم لێکچوون هەیە لەگەڵ ئەوێ لە ڕووی بێکاری بێت کارەبا ئێستا لێرش کارەبا 15 کاتژمێرێکەوەی تر بە مۆلیدا پڕی دەکەینەوە ئەو بێکاریە لە 2014ەوە دامەزراندن نییە بڵین ساڵانە 35,000 قوتابی زانکۆ پەیمانگاکان هەیە گەندەڵی هەیە بڵێن دوو بنەماڵە لە کوردستانە حکوم دەکەن لێکچوون هەیە ئەوەی کە بەڕێز لێوی هاتوویتەوە ئێرەش خۆی زۆر زەحمەتە کوردستان لەگەڵ سریلانکا بەراورد بکەیت هەروەکو کاکداراوەتی کوردستان نەوتی هەیە کوردستان ڕۆژی 450 تاکو 600,000 بەربین نەوتە فرۆشرە ئێستا نەوتیش بە 100 لەو سەتی تیاپەر کرد دۆلار بۆ هەر بەرمیلێک پارێکی زۆر دێتە ناو کوردستانە اینجا ئەوەیە ئەم پارەی پێویستی بە پلانینگ هەیە ئەبێ لە کورد یعنی عیبەکەی لە کوردستان ڕەنگە پلان هەبێ بەڵام کەس نازانێ ئەم پلانە چۆنە چی نییە ملت نازانێ پلانەکەی چۆن ئەم پارەیە چۆن دابەخشەکرێت بەسەر کەرتی حکومی و بۆ کێڕوات و چی بۆ ئەم کەرتانەی کە هەنە ئەوە وزارەتەکانە ئەوە وزارەتی تەندروستی بانێ یعنی هەموو وزارەتەکانە ماوێ هینێ یعنی سەر لە کوردستانە من بە شتێکی سەیرە بینم لە هەموو شارەکانی کوردستان هەر لە خۆشخانە کۆنەکانی لە زمانی سەدام بیناکرا هەروانەیە یعنی معقولێت و ئەمە مپارێت بۆ بێت نەتوانی لە خۆشخانەیەکی حکومی دروست بکەیت هەموو دکتۆرەکان بخوای لە خۆشخانەیان دروست کردووە و هەرێکی پارێکی زۆر لە ملت وەرەگرن هیری وا هەیە 150 وەرەگرێ بۆ مەعاینەیەەکە لێرە پلان نییە لە کوردستان هەموو شتێکمان هەیە یعنی لە کوردستان بۆچی بێکاری هەبێ یعنی فەرموو ئێستا نازانم چەندێکە 50,000 60,000 کرێکاری بێگانەمان هەیە سریلانکیمان هەیە من لە کوردستان بوو زۆر سریلانکی بینی لە هەولێر و لە دوهۆکە کرێکار بوون یعنی معقولێت تۆ کرێکار دێنیتە دەرەوە وەڵام وڵاتەکەی خۆت بێکاری هەیە لێرە من شتەکە ئەبینم بێپلانیە برا هەموو شتێکمان هەیە لە کوردستان هیچ عیبی نییە کوردستان لە نەوتۆ بڵێیت لە ئاوە بڵێیت لە قاکەوە بڵێت لە زراعەتەوە بڵێت لە هەرچی کەوێ دینە لە عەقڵا بڵێت ئێمە ملەتێکی بەتواناین بەڵام ئیدارەیە ملەتێ پێویستی بە ئیدارە هەیە پێویستی بە پلان هەیە پێویستی بە دۆزینەوەی ئەو شتانەیە کە پێش ناکەوین و شکستە خوێن ئەوانە پێویستیان بە تەحلیل هەیە پێویستی بە پلانێکەیە کە چۆن بڕێنە پێشەوە چۆن سوود وەربگرین لەو هەڵانەی کە ئەیکەین و چۆن بڕێنە پێشەوە ئەمانە پێویستی بە حکومڕانیەکی تەکنۆکراتی هەیە نە حکومڕانێکی بیرۆکراتی من لەو باوەڕەم جارێکی کە شەڵێمەوە کوردستان نەحمەتێکی زۆری هەیە بەس پێویستی بە ئیدارە هەیە بەڵێ باشە بە زووتت لە ڕووی بڵین داهاتەوە ئێمە زۆر دۆڵەمەندترین لە سریلانکا ئێمە نەوتمان هەیە بڵین 12 خاڵی بڵین کۆمەڵێکی زۆر 21 خاڵمان هەیە کە بەشێکیان فەرمین خاڵی سنووری گەشتیاریمان کەمێک هەیە بڵین سریلانکیەکان تەنها
گەشتیاریان هەیە لەگەڵ کشت و کاڵە چای سریلانکا ساڵی 400 ملیۆن کیلۆ چایە فرۆشێ 350 ملیۆن چایە فرۆشێ ئەو چایە بۆی زۆر مهمە جگە لەوەش گەشتیاریە بە سیستە گەشتیاریش زۆر کەم بۆتەوە لە بەری وڵاتەکە گرانە جاران هوتێلێک ڕۆشتی هوتێلێکیانەگرت بە 40-50 دلار ئێستا بە 200 دلار دەست داکەوێ گەشتیارەکان بەرەو وڵاتەکانی هەرزانە ڕۆن دوورە وڵاتەکە تیکیتی تارەکەی بۆی زۆر گرانە گەشتیارش کەم بۆتەوە چایەکەش ئێستا منافەسە هەیە لەگەڵ چای کینیا ئێستا سریلانکا تێپەڕ کردی وڵاتی یەکەمە لە ماوەی 70-80 ساڵە لە چایەوە کینیا تێپەڕی کرد دوایەوە ئێستا فەرزیان کردە سەر تاجری چایەکانە بێ ئەوە بە چای بە دۆلار بکڕن نیانە ئەوان بە ڕوپیە 2 ڕوپیەک بە 140 بێ بە چەند بیفرۆشن ئەمە زۆر ئەمانە هەمووی ئەم مەسلەی کڕی نشت بە دۆلار ئەمە بۆ کێشەیەکی زۆر گەورە بۆ سریلانکا وەکوتم سریلانکا ناتوانانی ینی بەراوردی سریلانکا یەک ئەوان 22 ملیۆنین ئێمە 5-6 ملیۆنین ئەوان ئەو مواردەی کە ئێمە هەمانە ئەوان هەرنیانە قەترێکی نەوتیان نییە ئاوێکی زۆریان هەیە چاییان هەیە و مێوەیەکی زۆریان هەیە و زراعەتەکەیان بۆ خوێنە دوایەوە ئەوان بۆ ئستیرات بۆ ببوورە بۆ تەزدیر بۆ سادرکردنی شتومەک لە سریلانکا زۆر زەحمەتە چونکە تەکلیفەکەی زۆرەکە هەم بە تارە و هەم بە پاپۆڕش لەو دوورەیە لەو بەری دنیاە لە ژێری لە باشووری هندستانە تەنها وڵاتێکی نزیکی لێ هندستانە ئەوش لەگەڵ هندستانشە پەیوەندیکی زۆر باشیان هەیە و خۆ دەزانی هندستانش مشکلەی هەیە لەگەڵ 6 ملیۆن تامیلە ئەمانش تامیلەکان تاکو 2010 ڕاپەڕین دژ بە حکومەتە یعنی توانم بڵێم جەزیرەیەکی دوور و لە دنیاە دوور لە تێکەڵبوون لەگەڵ فەرهەنگەکانی دنیاە وەکو خۆی ماوەتەوە ئەوەنە پێش نەڕۆشتۆتە پێشەوە مەرزیان نییە لەگەڵ هیچ وڵاتێکە خۆ کوردستان ئێمە گەر بێتە سەرماخ 4 مەرزمان هەیە لەگەڵ 3 مەرزمان هەیە لەگەڵ 3 تەمەدونێکی زۆر زەنگی تەمەدونی عارب کە 1400 ساڵە تەمەدونی عوسمانیەکان کە 500 ساڵ ئەو منتقیان حکومڕانی کرد تەمەدونی ئێران کە 1500 ساڵ ئەو منتقیان حکوم کرد ئێمە لەگەڵ 3 ئیمپراتۆریەت دراوسین زۆرشت هەیە توانی لەوانە فێر بین و فێربوون عیب نییە ئەوان نییانە ئەوان لە ناوی ئاون جەزیرەیەک لەگەڵ کەسا تێکەڵ نەبوونە هەرو خۆیان ماونەتەوە تەتەوریان نەکردووە زۆر احتمادی گەوریان لەسەر ئینگلیز بووە ئەو ساڵانەی 1000 هەتاکو 1940 هەموو شتێک ئینگلیز بۆیانی کردووە هەموو شتێک هەتا ئەو پەرلەمانش بەڵێ سوپاس دەکەم دێمەوەلا دەگەت کات مابوو کاگوریە دکتۆر سەبارەت بەوەی کە بە کورتیانی چ پندێکی دەیە بۆ سەڵاتدارانێریم یاخود پارەی زۆر کۆشک هەتا هێزیش فرێدە سەڵاتدار ناکەوێ ئەگەر لەگەڵ میلەتەکەی باش نەبێت وەکوتم ئەمە ڕاستیەکی مێژوویە بە درێژایی مێژوو هەموو دەسەڵاتدارانەی حکمیان کردووە سەر زەوی لە مێژووی کۆن و نوێ لە ئاشووریەکانەوە بیگرە هەتا کۆگاتە سەدام حوسێنی پێشوو کە حکمی عێراقی کردووە گەورەترین هێز و دەسەڵاتی ناوچەکان هەبوو دوجار هەموو کۆشک و تەلارەکانیان بەجێماوە بۆ خەڵکێکی تر ئەوە نەیتوانیوە خزمەتی میلەت بکە و لەگەڵ میلەتی خۆیان نەژیاوە و دیوارێکی دروست کردووە لە بینی خۆی و میلەتە بە هاوڵاتی نەتوانێت بەرپرسانی وڵاتەکەی خۆی ببینێ ئەگەر بە ساڵیش هەوڵ بدا هاوڵاتی ناتوانێت بگاتە بەرپرسێکی گەورەی ئەم وڵاتە بۆی کێشەکەی خۆی بۆ باسکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەرپرسەکان نتوانن شۆڕ ببنەوە بەناو خەڵک و گوێیان بۆ بگرن ئاگان لە معانات و نەبوونی و هەژاری خەڵک نەبێ ئاگان لە پێداویستەکانی خەڵک نەبێ ئاگان لەوە نەبێ ئەم هەموو کچ و کوڕە ساڵانە لە زانکۆکان تەخەڕوجەکە هەمووی بە بێکار ماوەتەوە ئەمە دوجار بێگومان بین لەوەی ئەمە ڕاپەڕینێک دروزەکە شۆڕشێک دروزەکە هەموو ڕاپەڕین تێکە منیان بێ بەم دۆخە زانیکی من یەقینم هەیە ئەگە ئەم برادرانە خۆیان چاک نەکەن زۆر بە زوویی هەموو ئەو گۆڕانکاریانەی لە وڵاتانی ترا بۆ لێرەش بوو ئەوی لە سریلانکا ڕوویداوە لێرەش ڕۆدا ئەو ڕاپەڕینەی لەوێ بۆ لێرەش بێ لێرە خەڵکی کوردستان خەڵکێکی وشارە
ئێمە میلەتی ئێمە لە میلەتی سریلانکی وشارترە کە کۆتم هاوڵاتیە سریلانکیەکەی و دێمە وشیاری ئێستام قوبڵ ناکەین ئێمە وشارترین ئەمەی کاگوریاوەتی ئێمە لە ناو حەزارەتەکانی فارس و ئیسلام و فارس و تورک و ڕۆم و لە هەموویەوە نزیک بووین کورد نزیکە لە ئەوروپاوە کورد خەڵکێکی ڕۆشنبیر و تێگەشتوی هەیە زانێ وڵاتەکەی دۆڵەمەندا زانێ هەرێمێکی دۆڵەمەندین بەس بەکوتم چەسانەوەی نەتەوەی لەلایەن داگیرکەرانەوە وای کردووە خەڵک ئەم دەسەڵاتی بە گەندەڵیش قبول کردووە بەڵام ئێستا کۆتایی هاتووە ئێستانەوەیەک دروست بووە باوەڕی بەوە نەماوە تەنانەت نەوەیەکیان دروست کردووە خەڵک باوەڕی بە کوردایەتی نەمێنێ نەوەیەک دروست بووە کە بەداخەوەی لێم پێی خۆشە جارێک کە دەسەڵاتی عراقی بگەڕێتەوە کە ئەمە کارەساتە بەڵام لە تاو بێزاری خۆی لەم دەسەڵاتدارە عەرە بەڵێ کە المستەغیثی من الرەمضاء بالنار لە تاو گەرمی لم و خۆڵی خاکی بیابان ئەوەندە گەرمە بێ کە پێی پیانێ ئەگەر ئاگرێکی لێ بێوازانە ئاگرەکە باشترە خۆی تێفڕێدا خەڵک وای لێ هاتۆ بڵێ بەغدا باشترە لەمان لە تاو دەرد و ئازاری خۆی کەنەوەیەک دروست بووە 30 ساڵە چاوەڕێی گۆڕانکاریە کۆشک و بەڵامە بینێ ڕۆژ بە ڕۆژ قەرزدارە بین 6 ملیۆنی 30 میلیارد قەرزدارین ئەمە کارەساتێکە ئەم قەرزە هەموو تاکێکی وڵاتە سپێنێ بێ بیاتەوە مناڵێک لەدایک ئێمە لە وڵاتێکی نەوتین لە وڵاتێکی غازین یەدەجی کوردستان لە نەوت و غازە لە پێشەنگی وڵاتانی دنیاە ئەکرێ مناڵێک لەدایک ببێ لە جیاتی ئەوەی داهاتێکی بۆ دابندرێ قەرزار ببێ ئەمە کارەساتێکە لە مەرێمە دروستیان بە کورتی کۆشک و پارە و هێز بەهی کەس ناکەوێت کۆشک و پارێ و هێز فریا هیچ فراون و دەسەڵاتدارێک نەکەوتووە فریان برادرانش ناکەوێت و ڕۆژێک لێ و کۆشکانەژە ببێت جێبێڵن و چۆن خەڵک چۆن ناو کۆشکی ئەو دەسەڵاتدارانەوە باوەڕکە لە کوردستانی هەمان زۆر بە بۆچوونی من زۆر نزیکە ئەو کۆشکانەش نامێنێ لە جاتی ئەو کۆشکانە با دڵ و دەرونی خەڵک بکەن بە کۆشک بۆ خۆیان و بەرپرسانی هەرم بێنە ناو خەڵکەوە ئەو سەرۆت و سامانەی لایەنە بیگەڕنەوە بۆ خەڵک ئەگەر نەوەڵا نمونەی سریلانکا لێرەش دووبارە بێتەوە من هەست ناکەم زۆر دووریش بێ چۆبەڕاستی خەڵکی کوردستانی زیاد لە حەد بێزار بووە بەڵ سوپاس دەکەم کاگوریا وەکو دوا پرسیار ئەگەر شتێکیشت ماوێ ئێستا حکوومەت لە سریلانکا هەڵوەشاوەتەوە حکوومەتی نوێ پێک دێنرێ وە کێ پێکی دێنێ بە کورتی بە سوپاس دەکەم بەڵێ خۆی یەک شتێک هەیە بنەبێ بڵێم لە دوای شکست خواردنی پڵنگەکانی تامیل وا بیرەکرایەوە کە سوپای سریلانکا بەهێز بێت چونکە ئەوانیش یانویست دەستکەوتێکیان هەبێت ئەوان شەڕەکەیان کرد و ئەوان زەحمەتەکەیان کێشا جەنەرالێک پیا بوو ناوەکەیم لەبیر چوو خۆی دانا بە تەرشیع کرد بە ڕێیس جمهور وتی ئێمە بووین کردبان و ئێمەش ئەیکەین اینجا ئەو زۆر خۆشەویست بوو لە لای ملت ئەتوانم بڵێم ناوێنا بە قەهرەمانی ملی بۆ قارەمانێکی ملی لەبەرە ئەو توانی پڵنگەکانی تەمیل شکست بێنێ و ئەو زۆر بەناوبانگە لە ناو ملەتە بەداخەوە ناوکەی ئەمزانی بەس لەم لەحزەیە لە بیرم چوو زۆر باسی ئەوە کرێستا هەرچەند ئەو لە زیندان بوو ماوەیەکی زۆر برادرانی ئەم برایانەی ڕەشە پاکسا لە حەبسخانە دایاننا و لە زیندان مایەوە زۆر لاواز بوو بەڵام خەڵکەکە زۆر تەماشای ئەوە کات چونکە یەک پێویستیان بە حکومەتێکی عسکەری عورفی هەیە مەرحەلەیەکی انتقالی وا بیرەکەنەوە حەلی پەرلەمان بکرێ و حەلی هەموو شتێک عسکەر بۆ ماوەیەکە لە دەستی ئەوان بێ دوایەوە حکومەتێکی مەدەنی دروست بکەن ئەمە هەدەفیان بوو مەسەلەی دووەم مەسەلەی ئۆپۆزیسیۆنە ڕانیل ڕاکرەمەسینگا مرۆڤێکی زەعیفە ئەم سێبرایە زۆر سوودیان لێوەرەگرت لەبەرەوەی زەعیفە ئەوەنە بەناوبانگ نییە لە ناو ملەتە ڕاستە ئینسانێکی زۆر ئەتوانم بڵێم ئارامە هێزی نییە ئەتوانم بۆشاییەک هەیە لە ناو سەرپەرشتی ملت لەم حاڵەیە لەم ڕۆژەیە بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان وریا خەرەداغی ڕاوێژکاری نەتەوە یەکگرتوەکان کە لە وڵاتی هۆڵەنداوە لەگەڵ مابووی سوپاسی بەڕێستان دەکەین هەروە دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆ سوپاسی ئامادەبوونی بەڕێزشتان دەکەین سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ